به ومن اهتدى بهداه اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. گەیشتینە ئاەتی 118 سوورەتی بەقەرە کە خوای گەورە دەفەرمێت وقال الذين لا يعلمون لولا يكلمنا الله أو تأتينا آية. وقال گوتیان ئەوانەی کە لا يعلمون هیچیان نەدەزانی لە کتێبەکانی خوا لولا يكلمنا الله خۆزیە خوای گەورە ڕاستەوخۆ قسەی لەگەڵ ئێمە دەکرد ئەو تەئتینە یان بۆی دەهێناین ئایا بەڵگەیەک نیشانەیەک بۆچی قسەکردنەکە دەیانگوت خۆزیە ڕاستەوخوا قسەی لەگەڵ کردبایان گوتبای محەممەدی کوڕی عەبدوڵڵا پێغەمبەرە تا ئێمەش ئیمانمان پێهێنا بە یان بەڵگەیەکی ڕوون هاتبا بۆ سەر محەممەدی سەلمانبای بە ئێمە کە پێغەمبەرە ئەو جار ئێمە بە دوای دەکەوتین. بەڵام تەمان ئەو قسەیە لە شوێنی خۆی نەبوو چونکە خوای گەورە بەڵگەی زۆری ناربوون لەسەر پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم کە لە هەموو بەڵگەکان گەورەتر لە هەموو موعجیزەکان گەورەتر ئەو قورئانە بوو کە بە زمانی ئەوان هات بە خوارێ وەلەی تێدەگەیشتن هەمان حرف و هەمان کەلیمە بوون کە عەرەب بەکاریان دەهێنا بەڵام بە هەموویان نەیانتوانی تەمان ئاەتێک یا ڕستەیەک و جوملەیەک ڕێکخەن لە قورئان بچێ. ئەوە بۆ خۆی گەورەترین بەڵگە بوو لەسەر ئەوەی کە ئەوەی بۆ پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کەلامی خوایە. بەڵام دەیانەویست بیانوو بگرن بڕوو بیانوو بێنەوە چۆن کاتی خۆی باسمان کرد جوولەکەکان دەیانگوت ئەی موسا خوای خۆتمان بە ئاشکرا پیشاندە با خوا ببینین ئەو جار ئیمانت پێدێنین کە تۆ پێغەمبەری. خۆ ئەگەر هەرچەندە ئینسان ناتوانێت تەمان لە دنیادا مباشیر و ڕاستەوخۆ قسە لەگەڵ خوا بکات و خوا بیدوێنێ هەتا ئەوەی کە موساش خوا قسەی لەگەڵ کردووە لە پشت پەردەیەوە قسەی لەگەڵ کردووە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کاتی خۆی کە چووەتە ئاسمانەکان حەوت ئاسمانەکانی بڕیون و گەیشتەتە نیهایەتی خوای هەر نەدیوە لەو پشت پەردەیەوە قسەی لەگەڵ خوای پەروەردیگار کردووە. هیچ کەس ناتوانێت لەسەر زەوی قسە لەگەڵ خوای گەورەدا بکە یا خوا قسەی لەگەڵ بکە. ئەوە بیانوو بوو دەیانهێنایەوە بۆیە خوا دەفەرمێت وقال الذين لا يعلمون گوتیان ئەوانەی کە هیچیان لە کتێبەکان نەدەزانی لولا يكلمنا الله خۆزیە خوا قسەی لەگەڵ دەکردین سەبارەت بە محەممەد کە پێغەمبەرە ئەو تەئتینە ئایا یا بۆی دەناردینە خوارێ نیشانەیەک بەڵگەیەک لەسەر پێغەمبەرایەتیەکەی مەبەستیانەوە بوو چۆن کاتی خۆی بۆ ساڵح پێغەمبەری وشتر لە بەردی هات پویە دەرێ وایە یا موسا گۆچانەکەی پێبوو دەبوو بە مار و هەڵی دەگرتەوە یان موعجیزەکانی دیکەی وەکو ئەوەی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت کە خراوەتە ئاگر و نەسوتاوە دەیانگوت دەبوایە ئەگەر محەممەد پێغەمبەر بێ ئەویش بەڵگەیەکی ئاوای پێبایە. بەڵام خوا دەفەرمێت کەذالکە هەر بەم شێوەیە هەر وەکو ئەوان قال الذين من قبلهم گوتیان ئەوانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون مثل قولهم هاوشێوەی قسەی ئەوان كذلك هەر بەم شێوەیە قال الذين من قبلهم گوتیان بێباوڕەکانی پێشتریش هەمان قسەیان کرد بە پێغەمبەرەکانیان مثل قولهم وەکو قسەی ئەوان. بۆچی قسەی بتپەرستەکانی مەککە لەگەڵ کافرەکانی پێشوو وەکو یەک بوو؟ چونکە خوا دەفەرمێت تەشابەهەت قولوبهم دڵەکانیان لە یەکتر دەچوو تەشابەهەت لە یەکتری دەچوو دڵەکانیان. کەسێک دڵی لێک بچێ دڵی وەکو یەک بێت تەمان قسەشی لە یەکتر نزیکن. دڵی هەردووک بەشەکە هەم کافرەکانی سەردەمی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم هەم بێباوڕەکانی سەردەمی پێغەمبەرانی پێشوو لە کافریەتی و بێباوڕیەتیدا وەکو یەک بوو. بۆیە هەمیشەش بیانووی وەکو یەکیان بە پێغەمبەران دەگرت قسەی وەکو یەکیان بەرامبەر بە پێغەمبەران هەڵدەبەست. جا خوا دەفەرمێت قەد بەیەنە الئایات بێگومان ئێمە ڕوونمان کردوتەوە بەڵگە و نیشانەکان بەڵام بۆ کێ؟ لقوم يوقنون بۆ کەسانێک کە لە یەقین دابن لە دڵنیایی دابن. طبعا ئینسانێک دڵنیا بێت لەوەی کە خوا ڕاست دەکا وایە
خۆ دەبێ باوەڕت بە پێغەمبەرایەتی هەموو پێغەمبەران هەبێت چونکە خوا فەرموویەتی ئەوانە پێغەمبەرن و ڕاستگۆن وایە ئەدی ئەگەر یەکێک بە قسەی خوا قەناعەت نەکا بە کەلامی خوا قەناعەت نەکا بڵێ بە موعجیزەیەک کە پیشانی دەدرێ بە سزایەک کە بەسەری دەهێنرێ ببێتە ئیماندار بێگومان نەخێر چونکە هیدایەت و ئیمان دەبێ بچێتە دڵ و یەقینت بۆ دروستکە ئەوانەی باسمان کردن یەهودیەکان هەیان بوو خوامراندشی وایە زیندوشی کردەوە دوای زیندوو بوونەوەشی هەر ئەوەی کە ناخی خەراب بوو ناخی پیس بوو پیسەکەی هەر دەمێنێت چونکە ئەگەر بە بەڵگەی عەقڵی قەناعەت نەکەی لەژێر زەخت و تۆبزیدا قەناعەتیش بکەی قەناعەتەکەت بە کەڵکی هیچ نایە جا ئاەتەکە بەم شێوەیە وقال الذين لا يعلمون گوتیان ئەوانەی کە هیچیان لە کتێبە ئاسمانیەکان نەدەزانی یعنی بتپەرستەکانی مەکە لەولا یکلمنا الله خۆزیا خوا بۆ خۆی قسەی لەگەڵ ئێمە دەکرد سەبارەت بەوەی کە محەممەد پێغەمبەرە ئەو تەئتینە ئایا یا بەڵگەیەکی ئاشکرای بۆ دەهێناین لەسەر پێغەمبەرایەتیەکەی محەممەد كذلك قال الذين من قبلهم هەر بەم شێوەیە گوتیان ئەوانەش کە لە پێش بتپەرستەکانی مەکەدا بێ باوەڕ بوون مثل قولهم هاوشێوەی قسەی ئەوان تشابهت قلوبهم لە یەکتر دەچێ قسەکانیان تشابهت قلوبهم دڵەکانیان لە یەکتر دەچێ بۆیە قسەکەشیان وەکو یەکە قد بينا الآيات بێگومان ئێمە ڕوونمان کردوتەوە بەڵگە و نیشانەکان بۆ کەسانێک کە لەچی دابن لە دڵنیایی دابن تەمان چەند جۆر دڵنیایی هەیە تەمان سێ جۆر دڵنیایی هەیە ئینسان دەبێ علمی یەقین هەیە علمی یەقین ئێستا تۆ باسی قیامەتێ خوای گەورە بۆ ئێمەی کردووە وەکو خەبەر وایە دەبێت باوەڕت پێ بێ یا بڕوات پێ نەبێ تەمان ئەوە حسابە دەبێت لێرە باوەڕت پێ بێ دەبێت بە قسەی خوای قەناعەتکەی پێش ئەوەی بیبینی بەڵام ئیماندار تەمان هەموو ئیماندارێک پێش ئەوەی قیامەت ببینێ یان شتە غەیبیەکان ببینێ هەر بە قسەی خوا و بە قسەی پێغەمبەری خوا قەناعەت بۆ خۆی دروست دەکات کە شتەکە حەقیقەتە و ڕاستەقینەیە بەس ئەو یەقینەش بە کەڵک دێ لە کاتی سەرەمەرگدا یەقینەکە دەگۆڕدرێ دەبێتە چێ دەبێتە عینی یەقین وایە تەمان پێش ڕوح کێشان حەدیثی صەحیح لەسەرە هەموو کەسێک شوێنی خۆی دەبینێ وایە جێگای خۆی دەبینێ کە دیتت تەمان ئەو کاتی ئەتۆ ئێستا باسی بەهەشتت بۆ کراوە باوەڕت پێیت یا پێت نییە با یەقینش هەیە بەڵام کە خەریکە ڕوحت دەردەچێت و ڕوحت دەڕوا شوێنەکەشت پیشان دەدرێت لەکنت دەبێتە عینی یەقین یعنی بە چاویش دەیبینی و دڵنیاتر دەبێت ئەدی ئەگەر قیامەت داهات و چوویە ناو بەهەشتێ تەمان ئەو کاتی دەبێتە حەق اليەقین بەڕاستی دەچێ ناو شتە ڕاستەقینەکەی کافرەکان تەبان ئەوەی یەکەمیان نییە علمی یەقینیان نەها ئێستا دڵنیانین لە قسەی خوای گومانیان هەیە بەس بە گومان ئینسان نابێتە ئیماندار بەڵام کە دەمرن تەبان لەکنیان دەبێتە عینی یەقین بۆیە لە سەرمەرگدا هەموو کەسێک تۆبەی دەکا هەموو کەسێک پەشیمان دەبێتەوە بە فیرعەونیش کاتی خۆی کە خەریک بووە بخینچێت و ڕوحی دەرچێ گوتێتی ئامەنت بڕەبی موسا و هاڕون بەڵام بە کەڵک دێ تەوبەی ئەو کاتی بۆیە مەبەستم سێ جۆر یەقین هەنا یەقینی یەکەم بە کەڵک دێ علمی یەقین ئەوەی کە بە قسەی خوای قەناعەتی بۆ دروست دەبێت و یەقینی بۆ دروست دەبێت بەس ئەو یەقینە بە کەڵک دێ دەنا کە سەرەمەرگ ئینسان کەوتە سەرەمەرگ هەم ئیماندار بە چاوی سەر دەبینێ کە بەهەشتیە هەمیش کەسە بێ باوەڕەکە شوێنی خۆی دەبینێ پەشێمانە بەڵام پێشێمانیەکەی بە کەڵکی هیچ نایە ئەو جار دەفەرمێ ئینا ئەرسەلناکە بالحەق بەشیرە وەنەذیرە بێگومان ئێمە تۆمان ڕەوانە کردو ئەی محەممەد صلی الله عليه وسلم بالحەق بەدینێکی ڕاست یعنی خەڵک بڕوات پێ بکە یا بڕوات پێ نەکا قسەکانی تویان پێڕاز بن یا پێڕاز نەبن پێغەمبەرت بزانن یا بە پێغەمبەرت نەزانن تۆ هەر پێغەمبەری ئینا ئەرسەلناکە بالحەق بێگومان ئێمە تۆمان ڕەوانە کردووە بەچی یعنی بەدینێکی ڕاستەوە ئیشت چییە ئیشی پێغەمبەران یا شوێن کەوتوانی پێغەمبەران چییە بەشیرەن دەبێت چی بکەن مژدە بدەن وەنەذیرە پشتی بکەن بشترسێنن مژدە بدەن بەچێ بە کەسێک کە بە دوای پێغەمبەران دەکەوێت و بە دوای پەیامی خوا دەکەوێت کە خوا باشتی بۆ حازر کردووە تەمان پێغەمبەران بەس ئەویان پێە وە شوێن کەوتوانی پێغەمبەرانیش دەبێت بەس بۆ قەناعەت بە خەڵکی بکەن ئەگەر وانێ ئەگەر شتی دنیایی بێ نەک کەسی چاک دەجالیش بێ خەڵک بە دوای دەکەوێت لەبەرەوەی شتی دنیایی لەبەردەستدایە وانە مەسم گرنگەوەیە کەسێک کە وەڵامی بانگەوازی خوای دەداتەوە
بە تەماعی بەهشتێ جوابی بانگەوازی خوای دەداتەوە ئەو کاتی بە کەڵکی دێ ها لەن ئەگەر مەبەستی دەستکەوتی شتێکی دنیایی بێت منسەبێک بێ پلەیەک بێ شتێک بێ لە پەنای ئەوەیدا بەدەستی بێنێ تەوان بە کەڵکی هیچ نایە بۆیە ئینا ئەرسەلناکە بالحەقی بێگومان ئێمە تۆمان ڕەوانە کردو ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە دینێکی ڕاستەوە ئیشت چییە دەبێت بەشیڕەن مژدەدەربی بە خەڵکی بە هەموو کەسێک ڕاگەیەنی کە هەر کەسێک بە دوای دینم کەوێت و بە دوای شریعەتەکەم کەوێت و بە قسەم کات پاداشتەکەی بەهشتە وەنەذیڕە و دەبێت بشترسێنی ها هیچ کات تەمان هەردوو ئەومان هەنا ها هەیە تەوازوونی نییە هەمانە تەنها باسی ئاەتی ڕەحمەت و لێخۆشبوون بۆ خەڵکی دەکا تەوان دڵی نایە یان بۆی خەڵک نەترسە قەت باسی جەهەنەمیان بۆ ناکا عەکسیشمان هەیە ها بەس باسی جەهەنەمێ دەکا بەس خەڵک ترساندنەیە بەس هیوایەتی ئەوەی خەڵک لە بەرامبەریدا بگریێ تەوان بەس باسی تەوان ئەوەی دروست دەکا ها خەڵکێکی کەسێکی مسلمانی ناهاوسەنگ دروست دەبێ ها هەمیشە دەبێت لە کاتی داوەکردن و بانکردنی خەڵکیدا باسی بەهشت پێش دەخەین وایە بەڵام لەگەڵ بەهشتێشدا دەبێت باسی جەهەنەمێ بکەین بەڕاستی هەمیشە کە عیبادەت دەکەین و خواپەرستی دەکەین بۆچی دەیکەین بۆ ئەوەی دەیکەی بێگومان خوا بباتە باشتێ وایە لەلایەک و لەلایەکی دیکەش بۆی کە گوناه ناکەین بۆ نایکەین بۆی نەچینە جەهەنەمێ بۆیە ئومێد بە بەهشت و ترس لە جەهەنەم ئومێد بە ڕەحمەتی خوا و ترس لە غەزەبی خوای دەبێت لە ناخی هەموو کەسێکدا هەبێت و هیچ کاتێکیش نابێت خاترگرتنی تێدا بێ بەڕاستی نە ئەوە بۆی کەسێک بلەرزێ و بە حسابی خۆ زووتەوە بکە بەس باسی جەهەنەمەی بۆ بکەی نا یەکەم جار باسی بەهشتی بۆ بکە وایە بەڵام کە باسی بەهشتێت بۆ کرد دەبێت پێشی بڵێ ئەگەر واشت نەکرد ئاگاد لێ بێ ئەوە سزاکەیتی چونکە ئەگەر وانەکەی لە قیامەتێ شکایەتمان لێ دەکەن ها ئینا ئەرسەلناکە بالحەق بەشیڕا وەنەذیڕا بێگومان ئێمە تۆمان ڕەوانە کردووە بە دینێکی ڕاستەوە تا ببی بە مژدەدەر یعنی دەبێت ببی بە مژدەدەر و ترسێنەر بەڵام ئاگاد لێ بێ وەلا توسئەل و تۆ بەرپرس نی تۆ محاسبە ناکرێت تۆ لێپرسینەوەت لەگەڵ ناکرێ عن ئەصحاب الجەحیم لەسەر ئەوانەی کە بوونەتە هاوڕێی ئاگری دۆزەخ و داوەکەی تۆیان و دینەکەی تۆیان قبوڵ نەکردووە وایە وەلا توسئەل یعنی تۆ بەرپرس نی تۆ لێپرسینەوەت لەگەڵ ناکرێ عن ئەصحاب الجەحیم لەسەر ئەو کەسانەی کە دەبنە هاوڕێی ئاگری جەهەنەم و دۆزەخ ئەی ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشیر نەبایە یعنی مژدەی بە خەڵکی نەدابە با باسی بەهشتەی بۆ نەکرابە دەبۆ بەرپرسیانە دەبوێ بێگومان دەبوێ ها ئەگەر خەڵکی نەترساند بایە بەشێک لەو دینەی کە لە کنیب و شاردبایەوە لە خەڵکی بۆی خەڵک نەترسێ باسی جەهەنەمی نەکردبە بەرپرس دەبوو یا بەرپرس نەدەبوو بۆ ئێمە کاتێک بەرپرس نین ها ئەگەر ئەوەی دەیزانین بیگەێنین ها دەنا ئەگەر ئەوەی دەیزانی یا ئەوەی دەیکەی بۆ خۆت ها جێبەجێ دەکەی بەو کەسانە نەیڵی کە دەمت دەیانگاتێ کە گوێت لێ دەگرن و کاریگەریت بەسەریانەوە هەیە حەدیثی صەحیح لەسەرە لە قیامەتێک کەسەکەی ئەقەت دەگرێ ها دەڵێ فڵان کەس حەقم بەسەرتەوە هەیە چونکە لە دنیادا ئەوەت دەزانی ئەوەت دەکرد بە منت نەدەگوت لەکن تۆ فڵان گوناهانکم کرد فڵان تاوانم کرد دەست نەگرتم و ڕێگەت لێ نەگرتم خۆ ئەگەر بە قسەشت نەکات لە قیامەتێک قسەی دەبێت دەڵێ پێت گوتپا وایە فعلا جا خەڵک بە قسەت دەکا یا بە قسەت ناکا گرنگ نییە ها گرنگەوەی تۆ قسەکەی پێ بگەێنی کە پەیامەکەت پێگەیاند ئەجرەکەی خۆت مسۆگەرە طبعا هەر ئیگەیاندنەکەی ئەگە بە قسەی کردی ئەجری ئەوەشی کە ئەو دەیکا هەموویت بۆ دەنووسرێ ئەگەر هەر هیچیانی نەکرد لە قیامەتە بەرپرسیارەتی و مەسئولیەتەکە لەسەر لادەچێ بۆیە خوا دەفەرمێ ئێمە ئەتۆمان ڕەوانە کردووە بە دینێکی ڕاستەوە تا ببی بە مژدەدەر و ترسێنەر و بەرپرسیش نی لەوانەی کە دەبنە هاوڕێی ئاگری دۆزەخ وەلەن تەڕضا عنکە اليەهود وەلا النەسارا ئەو جار دەفەرمێ هەرگیز ڕازی نابن لە تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم اليەهود یەهودیەکان وەلا النەسارا و هەروەها نەسرانیەکانیش لێت ڕازی نابن حتى تتبع ملتهم هەتا بە دوای ئاینی ئەوان نەکەوی ها شریعەتی ئەوان نەکەوی میلەت لێرە یعنی دین ها هەرگیزا و هەرگیز یعنی هەتا دنیا هەیە ڕازی نابن لە تۆ یەهودیەکان هەتا نەبی بەچی هەتا بە دوای دینی یەهودیەکان نەکەوی و نەسرانیەکانیش لێت ڕازی نابن هەتا بە دوای دینی نەسرانیەکان نەکەوی وازەحە بەڵام قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یان ئەگەر هەوڵی ئەویان لەگەڵدای بترازێن و قەناعەتت پێ بکەن پێیان بڵێ ئینە هودە الله بێگومان هیدایەت و ڕێنمونی خوا کە ئێستا مابێ لەسەر زەوی
هو الهدى ئەو ڕێنمونی و هیدایەتەیە کە خوای گەورە بە مندا ناردوێتی قل إن هدى الله هو الهدى پێیان بڵێ بێگومان ئەو دینە ئەو هدى الله يعني ڕێنمونی خوا هیدایەتی خوا شریعەتی خوا دینی خوا کە ئێستا مابێت لەسەر زەوی ئیشی پێ بکرێت و کاری پێ بکرێت کام هیدایەتەیە هو الهدى هو الهدى يعني تاکە هیدایەت و ڕێنمونیە تاکە دینێک کە ئێستا پەیڕەو بکرێت و پابند بین پێوە ئەو دینەیە کە خوا بە مندا ناردوێتی پێیان ڕاگەیەنە ئەو جار وەلە ئینی تەبعتەوە هەڕەشەیە ها لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ئاەتەکەی جێبەجێ نەکرد با لە ئێمەش ها وەلە ئینی تەبعتە ئەهواءهم دەفەرمێ ئەگەر تۆ بە دوای هەوا و ئارەزووی ئەوان بکەوی بعد ما جاءك بعد الذي جاءك من العلم دوای ئەوەی کە بۆت هاتووە زانست و زانیاری ما لك من الله من ولي يعني نامێنێتەوە بۆ تۆ لەلایەن خواوە من ولي هیچ دۆستایەتێک يعني خوای گەورە هیچ دۆستایەتیەکت لەگەڵدا ناهێڵێتەوە و هیچ دۆستایەتیەکت ناکا خوا ولا نەصیر و هیچ پشتیوانی و یارمەتیەکیشت بۆ نانێرێ ها ئەوە هەڕەشەیە ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم معرض بێ بۆ هەڕەشەکەی ئەگەر بە دوای حەزی جوولەکە و نەسڕانیەکان بکەوێ ئەی کەسێکی دیکە بێگومان طبعا ها بۆ هەموو شوێن کەوتەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتەکە دروستە ئەگەر لەبەر خاتری ئەوەی جوولەکەیەک لێت ڕازی بێ وەکو تاگ یا وەکو کۆمەڵ و دەستە یا لەبەر خاتری ئەوەی نەسڕانیەک لێت ڕازی بێت و مەدحت کات و پێت هەڵا بڵێ واز لە دینەکەی خۆت بێنی یا واز لە جلوبەرگی دینیت بێنی یا واز لە مەبادی و شریعەتی خۆت بێنی زۆر خەڵک هەیە طبعا وەکو ڕێکخرا و وەکو کۆمەڵەش ئەوانەی کە بە ناوی هەتا ئیسلامیش ئیش دەکەن لە جیهانی ئیسلامیدا زۆر جار تەحەفوظ دەکەن لە باسکردنی هێندێک ئاەتی قورئان بەس بۆ ئەوەی جوولەکە و نەسڕانی پێیان نەڵێن توندڕە و تیرۆریست و سەدان کەسیش هەیە خۆی لە زۆر باسکردنی زۆر حکمی دینی دەپارێزێ بەس بۆی بە توندڕە و تیرۆریست و چیوچی حیساب نەکرێ کە بەبێ گومانی طبعا ئەوە بە هیچ شێوەیەکی طبعا شەرعەن دروست نییە بۆ خۆت کەسەکە ئەگەر تەنها بۆ ئەوەی خەڵک لێ ڕازی بێ ها ئاەت باز نەکا فەرموودە باز نەکا بیشارێتەوە یان بەس بۆ ئەوەی بە ینی خەڵکی بێدین بە چاکی تەماشاکەن و بە چاکی سیرکەن قەت شتی وا دروست نابێ چونکە قەراری خوایە ها وەلە ئینی تەبعتە ئەهواءهم ئەگەر تۆ بە دوای هەوا و ئارەزووی ئەوان بکەوی هەوا و ئارەزووی ئەوان چی ئەوەیە تۆ واز لە مەبادی و دینی خۆت بێنی بعد ما جاءك من العلم دوای ئەوەی کە بۆت هاتووە زانست و زانیاری ما لك من الله من ولي نامێنێتەوە بۆ تۆ لەلایەن خواوە من ولي يعني هیچ جۆرە دۆستایەتێک ولا نەصیر وەخوای گەورە هیچ پشتیوانیەکیشت ناکات جا ئەگەر ئینسان خوا وەلید نەبوو خوا دۆستت نەبوو چی کە هەیە دۆستایەتی بکە یا دۆستایەتی کێ بەکەڵ کردی یعنی کە مردی و ژیانت وایە ئەگەر خوا نەصیرت نەبێ سەرخەرت نەبێ چی کە دەتوانێت سەرت بۆی ئاەتەکە زۆر واضحە وەلەن تەرضى عنك اليهود ولا النصارى ڕازی نابن لە تۆ یەهودیەکان و نەسڕانیەکان هەتا بە دوای ئاینی ئەوان و دینی ئەوان نەکەوی قل إن هدى الله هو الهدى پێیان بڵێ تاکە هیدایەت و ڕێنمونیەک کە هەبێ پێی بگوترێ ڕێنمونی و هیدایەت هو الهدى ئەو ڕێنمونی و هیدایەتە کە خوا ناردوێتی ولئن اتبعت أهواءهم بعد الذي جاءك من العلم ئەگەر بە دوای هەوا و ئارەزووی ئەوان بکەوی دوای ئەوەی کە بۆت هات زانیاری ما لك من الله ما لك يعني نییە بۆ تۆ من الله لەلایەن خوا من ولي هیچ دۆستایەتێک ولا نەصیر و هیچ یارمەتیەک بەڵام هەموو جوولەکەیەک وایە هەموو نەسڕانیەک وایە بێگومان خوای گەورە عەدالەتی هەیە و حکمی دادگەرانە دەدا دەفەرمێت الذين آتيناهم الكتاب ئەوانەی کە ئەو مەدحی هێندێک لە جوولەکە و مەسیحیەکانە الذين آتيناهم الكتاب ئەوانەی کە پێمان دابوون کتێب یعنی تەورات یا ئینجیل ئەو جار یەتلونەه کتێبەکەی خۆیان کتێبەکەی خوا کە بۆوان هاتبوو دەیان خوێندەوە حق تلاوەتی حق تلاوە یعنی بە حق یعنی بە خوێندنەوەیەکی شایستە وەک خۆی طبعا حق تلاوە و بۆ قورئانش دروستە ئەوەیە کە کەلیمە و وشەکان وەک خۆی بخوێنیەوە وەک خۆشیان لێ تێبگەیت لیان حاڵی ببی الذين آتيناهم الكتاب ئەوانەی کە دەخوێنەوە کتێبەکەیان کە بۆیان هاتووە
یعنی ئەوانەی پێشتر جوولەکە و مەسیحی بوو بوون تەورات و ئینجیلیان خوێندبوویە وەکو خۆی یەتلونەه حەقە تیلاوەتی یعنی کتێبەکەی خۆیان کە بۆیان هاتووە دەیخوێندنەوە بە خوێندنەوەیەکی تەواو أولئك يؤمنون به أوانا يكسر إيمان دينن ببيغمبر صلى الله عليه وسلم بقرآن واضحة ومن يكفر به فأولئك هم الخاسرون هر كسي بباور ببو قرآن فأولئك هم الخاسرون بيقمان أوانا للريزي خسارة من دانا ضرر من دي دنيا قيامة جبونها عبد الله كوري سلام كاتي خوي تل لجولك شار زاكاني لقلبوا كهاتو تلاي پێغمبەر صلی الله عليه وسلم هەموویان بەیەکەوە ئیمانیان بە پێغمبەر هێنا صلی الله عليه وسلم بۆ بەبێ مناقەشەکردن تەسلیم بوون چونکە شارەزای تەوراتە حەقیقەکەی بوون ها پێشتر ئیمانیان بە تەوراتە حەقیقیەکەی هەبوو تەوراتە حەقیقیەکەیان بەردەوام خوێندبوویەوە و قەناعەتیان پێی بوو شارەزا بوون لێ کە هاتنە لای پێغمبەر صلی الله عليه وسلم علامەتی پێغمبەرایەتیان لە محەممەددا بینین بێ قەید و شەرت ها بێ سێود و بوون بە مسلمان بۆیە زۆر جار دەگوترێ باشە ها ئێستا ئەو ڕخنەیە دەگیرێت بۆ مەسیحی بە مسلمان حساب دێنەوە نییە دینی ئاسمانیان بۆ هاتووە و کتێبی خوای جێبەجێ دەکەن یا جوولەکە بۆ بە مسلمان حساب دێنە تەوان ئەگەر جوولەکەیەک ئیمانی بە تەوراتە ڕاستەکەی هەبێ ئۆتۆماتیکیان دەبێتە مسلمان تەوان یعنی مەسیحی و جوولەکە نەک بێ باوەڕن بە قورآن ها بۆ معلوماتتان باوەڕن بە کتێبەکەی بێ باوەڕن بە کتێبەکەی خۆشیان ها هیچ جوولەکەیەک ئیمانی بە تەوراتە ڕاستەقینەکە نییە کە بۆ خۆی هاتوۆتە خوارێ هیچ مەسیحیەک ئیمانی بە هەتا لە عیسایدا جیاوازیان هەیە عیسا پێغەمبەر ئەوان دەڵێن کوڕی خوایە عیسا نەمردووە ئەوان دەڵێن مردووە و لە سێدارە دراوە خوا پێغەمبەرانی بۆی ناردوون خەڵک ببێتە موحید ئەوان شەریکی بۆ خوای بڕیار دەدەن بۆیە ئیمانیان بە دینی خۆشیان نەها بۆ معلوماتە نەسا گە موسا زیندوو بە وە پێغەمبەری ئاخر زەمانیش نەهات بایە ئەوانە ئێستا جوولەکەن هەر مسلمان نەبوون ها ئەوەی ئێستا جوولەکەن چونکە پابەندین بە دینە ئەسڵەکەی خۆشیان ها ئەوەی مەسیحین ئەگەر عیساش زیندوو بێ و دوایە کە دێتەوە سەرزەوی تەمان کەسیان بە مسلمان نازانێ خۆ ئەگەر مەسیحی ڕاستەقینەبان عیسا دەچۆوە ناوان یا دەهاتە ناو مسلمانان عیسا کە دێتەوە سەرزەوی دێتە کوێ دەبێت دێتە ناو مسلمانان لەگەڵ ئیمانداراندا دەبێت نەک لەگەڵ جیهانی مەسیحیەت و ئەوانەدا بێ ئەجا خوا دەفەرمێ الذین ئاتەیناهم الکتاب یەتلونه ئەوانەی کە کتێبیان بۆ هاتبوو یا پێمان دابوون کتێبەکەی خوا دەخوێندنەوە بە جوانترین خوێندنەوە أولئك يؤمنون به ئەوانە یەکسەر ئیمانی پێدێنن ومن يكفر به هەر کەسێک بێباوەڕ بێ بەو قورئانە و بەو پێغەمبەرە فأولئك هم الخاسرون ئەوانە لە ڕیزی زەرەرمەندانن ئەوە تا نەجاری کەشمان خوێندوون یا بني إسرائيل أين وكان إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وبرخوتاني بينوا ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە من ڕشتومە بەسەرتاندا ئەوە دووجاری کەش وابزانم ئەومان گوتووە وأني فضلتكم بێگومان من ئێوەم هەڵبژاردووە على العالمین بەسەر هەموو خەڵکی سەردەمی خۆتاندا ها نەک ئێستا جوولەکە لە جوولەکە کاتی خۆی یەهودی کە موسا پێغەمبەر بوو تەوان یعنی مرسەل و نێردراوی گەورە بەس موسا بوو ها لەو کاتیدا کتێبی ئاسمانی لەو کاتیدا بەس تەورات بوو بۆیە جوولەکە طبعا لە سەردەمی خۆیاندا لەبەر بوونی پێغەمبەران و کتێبی خوا لە ناویاندا لە خەڵکی دیکە لە پێشتر بوون ئەینەوەکانی ئیسرائیل و بیرخۆتانی بێننەوە ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە کردومە ڕشتومە بەسەرتاندا و ئەنی خوا دەفەرمێ بێگومان من ئێوەم هەڵبژاردبوون ها لە ڕابردوودا بەسەر هەموو خەڵکی سەردەمی خۆتاندا بۆیە چی بکەن ئەو بۆ هەمومانە ها وەتەقوو یەومەن بترسن لە ڕۆژێک خۆتان بپارێزن لە ڕۆژێک کە ڕۆژەکە چەند ترسەناکە ها دەفەرمێ لا تەجزی نفس عن نفس لا تجزي يعني لتواناي دانية نفس عن نفس هیچ کەس بۆ کەسێکی دیکە شەیئە هیچ شتێکە واضحە تاوان زۆر سامناکە ها لە توانای دانیە هیچ کەس بۆ کەسێکی دیکە هیچ شتێکی بکە ئەگەر چاوی سرت بێ ها بابت بێ دایکت بێ ئەگەر ئەسڵ ئیمانەکەی پێ نەبێ بۆ خۆی هیدایەتەکەی پێ نەبێ لە بەرامبەر تۆدا ڕای بکێشن بۆ ناو جەهەنەمێ و بۆ ناو دۆزەخێ لەسەر یەک وشە چاکەی تۆ سبحان الله و ئەلحەمدولایەکی تۆ پەکی کەوێ نایدەیە لەوێ بۆیە لە توانای دانیە هیچ کەس بۆ هیچ کەسێکی دیکە هیچ شتێکە ئەوە یەک
ترسەناکێکی دیکەی ئەوەیە وەلا يقبل منها عدل وەرناگیرێ لەو ڕۆژەدا عدل یعنی فیدیە لە جیاتی لە جیاتی خۆت ناتوانانی کەس بنێری و ناشتوانی بە پارە و سامان و هیچ شتێکی دیکە خۆت بکڕیەوە و لە دنیاە لەوانەیە هەبێ جاری وایە بڕیاری سزنکردنت بۆ دەردەکرێ وایە بەڵام بە مەبلەغێک پارە دەتوانی وانە خۆت بکڕیەوە جەریمەیەکت کردووە لەوانەیە یەکێک لە جیاتی تۆ تەحملی جەریمەکەی بکە لە دنیاە بەڵام لە قیامەتێ وەلا يقبل منها عدل وەرناگیرێ لە ڕۆژی قیامەتێدا هیچ بارمتە و لە جیاتیەک ئەوە دوو ولا تنفعها و هیچ سوودێکیش ناگەێنێ بە کەسە بێ باوەڕەکان بۆ معلوماتان شەفاعەت و تکا و ڕەجای هیچ کەس وایە چونکە مەرجی شەفاعەتی چییە؟ مەرجی شەفاعەتی ئەوەیە ئەو کەسەی شەفاعەتی بۆ دەکرێت ئیماندار بێ بەڵام ئیماندارێکی تاوانبار هێندێک جار مەرجیشە ئەو کەسەی شەفاعەتی بۆ دەکرێت هەر تاوانبار بێ نەخێر تەمان یەک شەفاعەت هەیە پێی دەوترێت شەفاعەتی عوظما شەفاعەتی گەورە کە پێغەمبەری ئێمە دەیکا صلی الله عليه وسلم بۆ هەموو بەشەریەت و جنۆکەش ئەو شەفاعەتی کە داوا دەکات لە خوای کە خوا بێ دەست بکا بە لێپرسینەوە حاڵی لی بەڵام شەفاعەتی هێنانە دەر لە ئاگری بۆ هیچ کەسێک ناکرێ ئیمانی نەبێ بەس ئیمانی هەبێ بە ئیماندار حساب بێ دەکرێ ئەگەر تاوانیشی زۆر بن هەندێک کەس شەفاعەتی بۆ بکات ئەوانەی کە خوا ڕێیان پێدەدا بەڵام مەرز نییە جاری وایە شەفاعەتەکە بۆ معلوماتتان ئەوەی کە شەفاعەتی بۆ دەکرێت مەسم کەس نییە پێویستی بە شەفاعەتی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم بە تایبەتی کە پێغەمبەر زۆر بەڕەحمە یان شەفاعەتی قورئان یا شەفاعەتی ڕۆژووی یا کەسوکارێکی قورئان خوێن یا شەهید ئەو کەسانە چونکە شەفاعەتەکە هەندێک جار بۆ ئەوەیە لە ئاگر بێ دەرێ هەندێک جار بۆ ئەوەیە سزاکەت لەسەر سوکتر بێ لەوانەیە نێ دەرێ بە سزاکەت ئەهوەنتر بێ هەندێک جار دەچێ بەهەشت بەس بۆ ئەوەیە لە بینی بەهشت و جەهەنەمی ڕانەگیرێ هەیە لە پردی سیرات دەپەڕێتەوە بەس حەق و ناسی لەسەرە بە شەفاعەت و تکایەک دەپەڕێتەوە هەیە شەفاعەتی بۆ دەکرێت بۆی لە ناو بەهشتدا شوێنەکەی خۆشتر بێ شوێنەکەی بەرزتر بێ بۆیە هیچ کەس تەوان لە ئیمانداران تەوان پێویست یعنی بەدەر نییە لەوەی کە شەفاعەتی بۆ بکرێت بەس ئیماندار نەبی وەلا تەنفەعوها وەسمە قسەی لەگەڵ کافرانە واتقوا یعنی خۆتان بپارێزن ئێستا ئەوانەی کە ئیمانتان بە قیامەتێ نییە لە ڕۆژێک کە لە توانای دانیە هیچ کەس بۆ هیچ کەسێکی دیکە هیچ شتێک بکە ولا يقبل منها عدل يعني بارمتە و لە زیاتیش لە کەس وەرناگیرێ ئەوە لەگەڵ ئاەتی پێشووتر تەنها ئەوەی پێش و پاش پێکراوە شەفاعەتەکە لە پێشترە لەوێ ولا توانە ولا تنفعها شەفاعە سوودیشیان پێ ناگەێنێ شەفاعەتی هیچ شەفاعەتکارێک ولا هم ينصرون ولا هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن ئەوە جاوە لە دنیایش ئەگەر هەر کامێک لە ئێمە عەقڵمان هەیە شوێنمان هەیە جێگاشمان هەیە ئەگەر ئاوامان لێ بکرێ ژیانمان ناچێتە سەرێ وانە لە دنیا ئێستاگە کەس هیچی پێ نەکرێ بۆت وایە کەس نەتوانی لە زیاتی خۆت بۆ هیچ شتێک بەکاربێنی تکای کەست بەکەڵگنێ کەس نەتوانێت یارمەتیتدا ژیانی دنیاشمان پێ بەڕێ ناکرێ هەی قیامەتێکە بەبێ دەسەڵاتی و ئینسان بە لاوازی زیندوو دەبێتەوە آخر آيات کە دەفەرمێت وإذ ابتلى هەر چەندەوە بەسەرهاتێکی دیکەیە دەفەرمێت وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات بیر بکەنەوە کاتێک کە ئێمە ئیبتەلا یعنی تاقی کرایەوە ئیبراهیم لەلایەن کێ ربه لەلایەن پەروەردیگاری وإذ ابتلى إبراهيم ربه کاتێک تاقی کردەوە ئیبراهیم چێ تاقی کردەوە پەروەردیگارەکەی خۆی کە ئەڵڵایە بەچی تاقی کردەوە بکەلیماتین بەچەند فەرمانێک بەچەند وشەیەک دەزانن وشەکان چین فەرمانەکان چین ئەو شتانێک کە ئیبراهیمی پێ تاقی کراوەتەوە کۆس یەکێک لەوەکانی نیشتیمان بەجێهێشتن تەوان چەند جار نیشتیمان و شوێنی خۆی بەجێهێشتە لە پێناوی خوا چیکە سەربێڕین کوڕەکەی لە خەودا خوای گەورە پێی گوت بەبێ قەید و شەرت ئامادە بوو و خۆشی حازر کرد وازە چیکە بەڵێ خستیانە ناو ئاگەر نە هاوارێکی کرد نە ئۆفێکی کرد نە ناڕەزاتیەکی دەربڕی هەتا خوا مەلائکەتی بۆ ناردن بۆ یارمەتیدانی وتی خوای ئەو کەسەی تۆی ناردووی ئاگای لە منە پێویستم بەویژنیە مەسمەوەندە تەوەکولی بەخوای بوو بۆیە قەستمەوەی دەفەرمێ کاتێک تاقی کردەوە ئیبراهیم
پەروەردگاری یعنی کاتێک پەروەردگاری ئیبراهیمی تاقی کردەوە بە چەند فەرمانێک جا دیقەتی دەنێ فەئەتەممەهن هەموو فەرمانەکانی بە جوانی بە تەواوی جێبەجێکردن ئەو جار قالە خوا فەرمووی ئینی جاعیلوکە للناسی ئیمامە بێگومان من تۆم کردووە بۆ خەڵکی بەچی بە ئیمان بە پێشەوە بۆیە ئێستا لە قورئانەدا فەرمان بە ئێمە کراوە لەقەد کانە لەکم فی ئیبراهیمە ئوسوەتون حەسەنە ئێمە کە ئومەتی پێغەمبەریشین خی گەورە فەرمانی پێکردوین ئێستاش چاو لە دینی شوێنکەوتەی دینی ئیبراهیم پێغەمبەر بین چاو لە ئیبراهیم کەین لە مەوقیفەکانی و لە هەڵوێستەکانیدا ئەو کارانێک کە ئیبراهیم کردنی بە تاقی تەنێ لە بەرامبەر هەموو بت و بتپەرستەکاندا وەستایەوە لە بەرامبەر نەمروددا وەستایەوە بە تاقی تەنێ بوو بابی خۆی بەلانە لە بەرەوەی بتپەرست بوو کە سوکاری خۆی هەمووی بەجێهێش لە بەرەوەی بتپەرست بوون و ماڵ و خێزانی خۆی کاتی خۆی لە مەکەی کە بەجێهێشتن چۆن بەجێهێشتن ئیسماعیلێک کە لە تەمەنی دوای 100 ساڵی خوا پەیدا بوو لەگەڵ خێزانەکەی لە بیابانێکی وشکی بێ ئاو و نان بێ خواردن بێ خەڵک بەجێهێشتن بەڵام خوا دوایە فریان کەوت و لەبەرەوەی تەوەکولی بەخوا بووایە ئەو کوڕی کە لەو تەمەنەیدا پێیدرا بوو ئامادە بوو سەری ببڕێ لە پێناوی خوادا ئەو جار خوای گەورە کردی بە ئیمام و پێشەوە ئینی جاعیلوکە خوا فەرمووی بێگومان من تۆم کرد بە پێشەوا و ئیمام بۆ خەڵکی وازەحە مەبەستم ئەوەیە کە ئینسان کەی دەبێتە ئیمام یعنی ببیە پێشەنگ ببیە قودووە خەڵک تەماشات کات و خەڵک چاود لێکا تا ئینسان کامیان بێ باشە چاود لێ بکەنی یا چاو لێ بکەی شوێن کەوتەبی یان ئینسان هەمیشە قودووە بێ باشە لە پێشەوە بی باشە خەڵک لە باشیدا لە چاکیدا چاود لێ بکە بۆ چونکە ئەگەر قودووە بووی لە هەر کارێکدا قودووە بووی و حەدیثەی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها وایە لە هەر کارێکدا پێشەنگ بووی چەند کەس بە دواتەوەنە لە خێری هەر هەموواندا شەریکی وایە بەس ئەگەر لە دوا بووی ئەو خێرت دەست ناکەوێت بەس خێری خۆت دەست دەکەوێت بەڵام کەی ئینسان دەبێتە ئیمام ئەو کاتەی لە ئیمتحان دەرچوو لە تاقیکردنەوە دەرچوو کە بە دڵنیاییەوە تاقیکردنەوەکانی ئێمە زۆر سادەتر و ئاسانتریشن جاری وایەی دەرناچێت بیر بکەوە کاتێک کە خوای گەورە پەروەردگاری ئیبراهیمی تاقی کردەوە بە چەند فەرمانێک هەموو فەرمانەکانی بە تەواوی جێبەجێکردن قال إني جاعلك للناس إماما خوا فەرمووی بێگومان من تۆم کرد بە ئیمام و پێشەوا بۆ خەڵکی بەڵام قالە ئیبراهیم فەرمووی چی ڕەزیل نەبوو حەسوود نەبوو نەیگوت تا قیامەتێ بە ئیمامەتی پێشەوایەتیەکە بەس بۆ من بێ قالە ومن ذوريتي ئەی خوایە بەشێک لە شوێن کەوتەکانیشم لە نەوەچەکانیشم لە وەچەکانیشم بکە بە ئیمام بەڵام تەمەن خوا دوعاکەی قبول کرد بێگومان زۆرێک لە نەوەکانی ئیبراهیم پێغەمبەر ئیسحاق یعقوبە یوسفە هود و داود و سلێمان و بە پێغەمبەری خۆشمانەوە بە ڕەچەڵک دەستنەوە سەر ئیبراهیم پێغەمبەری بەڵام هەرچی شوێن کەوتەی هەرچی ذوريەتی ئیبراهیمیە دەکرێت ببێتە ئیمام قالە لا ينال بەڵام خوا فەرمووی لا ينال یعنی ناگا عهدی بەڵێنی من کە ئیمامەتی کردنە بەو کەسانێک کە ستەمکارن یعنی تاوانبارن قالە ومن ذوريەتی ئیبراهیم فەرمووی ئەی خوا بەشێک لە نەوەکانیشم بکە بە ئیمام قال لا ينال خوای گەورە یاسای دانە فەرمووی ئەو ئیمامەتە ناگاتە عهدی بەڵێنی من بە کەسە ستەمکارەکان صلی الله على سيدنا محمد